ئەوەش لە دەرسی ئەمڕۆ بیرخستنەوەیەکی ئەمڕۆیە باسی یەکەم ضروریە ئینشاءڵڵا احتیمامی پێ بدەین، واتە گواستنەوەی ئاست و پلە. ئەمە بە شتێکی زۆر سروشتیە لە کارکردنی تەنزیمات و تەوجیهات و ئەو جۆرە شتانەیە ئەبینی کابراایەک سەیرەکەی بەرپرسێتی دە کەسی لەسەر شانە، ئەم دە کەسەی ئاراستە کردووە، کتێبەکانی پێوتون، پەروەردەیەکی باشی کردوون، بەڵام خۆ ئەمانە هەر بەم شێوێ نامێنەوە، پێویستیان بەوە هەیە کە بچنە ئاستێکی سەروتر، یا متەحەیرە بێت چۆن ئاستیان بۆ دروستکە. ئەگەر هاودینن چۆن بیان کا بە هاوبیر، هەر بۆندەی کە کتێبەکانیان خوێندو ئایا کافیە؟ ئێ باشە خۆ هەڵچەکەیە لە پەیمانگای ئیبن تەیمیە ناویشی نازانین، امتحانیشی تیاداون ناشزانین چیە، ئەشێ ئایا ئەم کابرای ببین بیکەین بە هاوبیر؟ نەخێرەمە بە تەنیا کافی نییە، لەبەرەوە پێویستی بەوە هەیە کە ڕۆشنبیرانەتر بۆی بڕۆین، زۆر وردەکارانەتر بۆی بڕۆین. هیوادارم ورد گوێی لێ بگرین. تاچی کۆمەڵکار ئەو کەسێک کە لە کۆمەڵکاریەکە ئیژەکە لە هەر حیزبێک، لە هەر تەنزیمێک، لە هەر یانەیەکی ڕیاضی یان لە هەر کۆمەڵێکی کولتوری و ڕۆشنفکری، لە هەر جۆرە کۆمەڵکارێکە لەگەڵ زیادبوونی ڕۆشنبیری فکری یا ڕۆشنبیری سیاسی، لەگەڵ زیادبوونی پابەندی زیاتری، لەگەڵ زیادبوونی بیرروهۆشی، لەگەڵ بەرفراوانی دیدی، لەگەڵ زیادبوونی چست و چالاکی ئەو نیشاطانەی بڵین کە ئەیکا، ئەجا پێویستی بە پلە و ئاستێکی بەرزتر هەیە کە بیرروهۆش و ڕۆشنبیری خۆی تیا زیاترکە، تا جۆری کارەکانی بە قووەترکە، زۆری شیانکە، هەموو چالاکیەکانیان بچێتەوێ. ئەو تاکە کۆمەڵکارەی لە ئاستی هاودینایە، دوای کاتێکی تر پێویستی بە بەرزکردنەوەی پلە و ئاست هەیە بۆ پلە و ئاستی هاوبیر، چونکە خۆی و بەرپرسانی کە لە دەوروبەرین و ئاڕاستەیەکەن هەستەکەن ئێستای ئەو تاکە زۆر بەرەو پێش چووە، دیدی ڕوونتر بووە، ئاسۆی دوورتر بووە، بەرفراوانتر ئەبینێ. ئەو برایی ساڵە لەمە پێش ناسیومانە، یەک ساڵە لەگەڵمان لە ڕەوتەکە ڕۆشنبیری وەرەگرێ، ئێستای وەکو ساڵی ڕابردوو نییە، کەوابوو نابێت ساڵی داهاتووشی وەکو ئێستای واوێ، ئەبێ بەردەوام ئاڕاستەی ئەم تاکی کۆمەڵکارە بکەین بۆ ئەوەی نەوعیەتێکی بەقووەترمان بۆ دروست ببێت. ڕەوتی ئێمە بۆ ئەوەی کۆمەڵکاریەکەی زانستیانە واقعیانە بخاتە ڕوو، سێ بواری بۆ تاکی کۆمەڵکار دیاری کردووە کە ئەبێ لە هەر سێکیانە ئەو تاکە لە هەر ئاستێکا هەیە دەرچێ، ڕەزامەندی سەروتری خۆشی بەدەست هێناوێ، اینجا شایانی ئەوە ئەبێ پلەیەکی سەروتر ببڕێ. ئەو سێ بوارەش لەبەردەم هەموو دەستگایەکە، وەرگانێکە، کەسایەتیەکە لە هەر ئاست و پلەیەکە کە هەیە وەکو یەک وایە. یەکەم شت زانست، دووهەم پەروەردە، سێهەم گیانی هەرەوەزی. تۆ بۆ ئەوەی بچیتە ئاستێکی تر ئەبێ زانستیەکەت چوو بێتە سەروتر. هەروکو چۆن کابراایەکەم جار فەقێیە، بۆ ئەوەی ببێ بە مەلای 12 عیلم ئەبێ شەهادە وەرەبگرێت لەم 12 عیلمەیە، یان مەلایەک هەر 12ی فێرەکە و عەمامەی لەسرە بەستێ، یان لای چەند مەلایەکە خوێنێ و ئاخرینیان کە تەواویەکە تەواوی ئەترافی پێکرێت کە مەلایە. ئەم ئاستەی کە داویانە تێ لەبەروی زانستەکەی گەیشتۆتە ئاستی مەلایەتی، بۆیە ئەو متمانەی ئەدەنێ. و هەروەها پەروەردەبوونی و پابەندبوونی بەو تەعلیماتەی کە وەریگرتووە، بەو ئیسلامەتەی کە هەیە، ئەنجا تەماشاەکەی شایەنی ئەوەیە کە ببێ بە پێشەوای نوێژی ئەو خەڵکە بەرەو قیامەتیان ببە. ئەمەش لایەنی پەروەردەکردنیەتی. لە ناو مەلاکانە عورفێک هەیە، حتا کابراایە گەگەر عیلمەکەی وەرگرت بێ عەمامەکەی لەسەر نابەستن هەتاکو نەزانن سیرە و قیەمی مەلایەتی چەنە پارێز. لەبەرەوە ئەمەش دیسان عورفی مەلایەتیە کە لای ئێمە گیانی هەرەوەزیە. لە زانستە تاکی کۆمەڵکار ئەبێ بەرنامەی ئاستێکی
تێگەیشتن و فێربوونی ئەم دینەی گرت بێتە بەر. زانستی ئیسلامەتیەکەی ئەوەندە زیاد کردبێ کە لە ئاستی پێش ساڵە لەمەوبەری جیاواز بێ. بۆ نمونە ساڵە لەمە پێش نێزانی چۆن قورئانە خوێنێتەوە، ئێستا تەجوید فێر بووە. ساڵە لەمە پێش نێزانی سیرە بەو تەفسیلە کە ئێستای خوێنە وەلەو کورتەیەکە ئێستا چاوکراوەتر بووە. ساڵە لەمە پێش هەستی بەوە ناکرد تەفسیر چییە، نێزانی فەرموودەوانی یعنی چی، نێزانی حەدیسی صحیح و حەسەن لێک جاکاتو یان تعریفیان بزانێ. ئێستا لە هەموو ئەوانەیە زانستی فێربووە، زانستی شەرعی فێربووە. ئەمە چۆن وای لێ هاتووە؟ ئەنجا چۆن شایانی پلە و ئاسێکی سەروترە بێ؟ ئەمە بە بەرنامەی ڕۆشنبیرکردنەکەی کە دامانناوە. یعنی هاودین ئەبێ شارەزایی لەو 15 کتێبەیە هەبێ کە بۆ ئاستی ئەو دانراوە. هەروەها هاوبیر کە پلەیەک لەسەر و ئەوەیە بە هەمان شێوە ئەبێ شارەزای ئەو 15 کتێبەی تر ببێ کە بۆ ئاستی ئەویش دانراوە. ئەنجا ئاستەکانی هاوڕێ و هاوکار و هاودید و ئەوانی تریش بە هەمان شێوە هەر یەکێک لەوانە مەنهەجی خۆیان هەیە. ئەو هاوڕێش دیسان 15 کتێبی تری هەیە. بۆ ئەوەی بەرپرسێکی لای ئێمە لە ڕەوتە ببێ بە هاوکار، واتە بتوانین 101 کەسی بدەینە دەست، هیچ گومانی تیانێ بێت 45 کتێبەکەی بڕی بێ. ئەو 45 کتێبەی تەواو کردبێ، ئەنجا علمی شەرعی ئەوەندە هەیە کە بڵێن ئەشێ ئیمامەتی بۆ خەڵک بکە، ئەشێ دەمڕاستی مەجلیسێ بێ، ئەشێ ئیدارە و تەنزیم ببا بەڕێوە، ململانەی فکری تێبگە، خطابی سیاسیمان هەڵگرێ، تەزکیەی نەفسی ئەوەندە پابند بوو بێ بەم دینەوە خەڵک متمانە بە دیندارێتیەکەی بکە. ئەمە زۆر زەروریە احتیمامی پێ بدەین. کەوابوو لایەنی زانستی ئەو تاکی کۆمەڵکاری لەگەڵ ئێمە لە ڕەوتی جوامێرانایە ئەبێ هاودین 15 کتێبەکەی خۆی ببڕێ. ئەمە چۆن ئەیبڕێ بەرپرسی سەروتری تەزکیەکە یان دێ ئیمتیحانەدا تایە. ئەوە ئینشاڵە لە دەرسێکی ترا ڕوونیەکەمەوە چۆن ئاست ببڕین لە ڕووی زانستەوە. 15 کتێبەکە کابرا بۆ نمونە 15 کتێبەکەی لەلایە سەعیتیا کردووە خوێندوێتی، ئێمە چۆن بواری بۆ بکەینەوە بیبڕێ؟ هەر مانگەی ئەعلانیەکەین. بۆ نمونە ئێستا مانگی 2 هەڵین کۆتایی مانگی 3 فلان کتێبە، کۆتایی مانگی 4 فلان کتێبە، کۆتایی مانگی 5 فلان کتێبە. ئیمتیحاناتی دەست پێەکە. چەند کەس استعدادی ئیمتیحانەکەی هەبوو تەواو لەسەر ئینتەرنێتەوە ئیمتیحانە درێ، یان لەو شوێنەی کە ئەو لەوێ سوالەکانی بۆ ئەنێرێ لەوێ جواب بەداتەوە داتەوە بە مەسوولەکەی خۆی. ئەمە ئاستبڕینی زانست بەم شێوەیە. بەڵام بە تەنیا ئەمە کافی نییە، چونکە بەشی دووهەمی مەیدانی دووهەمی پەروەردەبوون. پەروەردەبوون یعنی وەرگرتنی بەرنامەی ئاست و شارەزابوون لێی تەنها تاچی کۆمەڵکار بۆ ئاسی سەروتر بەرز ناکات. یعنی ئەمە بە تەنیا لەبەرەوەی 15 کتێبی خوێندووە نایکەین بە مەسئول، بەڵکو ئەبێت لە ماوەیەکی تەواوە ببینرێ، لێی ببیسترێ، بزانرێ کە ئەمە بە پاڵنەری دیندارێتیەکەی خۆی کە لەو زانستە شەرعیەوە وەریگرتووە لە بواری زانستی پلەکەی خۆیان خوێندوێتی بەکردەوەش ئەنجامی داوە. یعنی ئێمە دیندارێتیەکەمان لێ بینیوە کابرا کە تەزکیەی نەفسی خۆی چۆن کردو. بە دەرس خوێندوێتی ناوەرۆکی ڕەوشت لە ڕوانگەی باوەڕەوە. ئەمە کتێبێکە ئینشاءڵڵا کەوێتە بەردەستان ئەوانەی تەلەبەی مەعهەدەکەن خوێندوویانە بەرجی یەکەمی، ئێستا لەگەڵ بەرجی دووەمیە ئومێدەوارین هەردووچی پێکەوە چاپ بکەینەوە. کتێبێکە ئەگەر وەکو جیان بینیەکە گەورەتر دەرەچێ، وەکو ئومەتی مسلمانەکەش کەمتر ئەکەوێتە بەردەستان. کابرا ئەمەی بە دەرس خوێندووە، بەڵام ئایا تەزکیەی نەفسی خۆی چەند کردووە؟ ئێمە لە ماوەی کارکردنی ئەم پیاوە مسلمانیان لەگەڵمانە هەستمان بە ڕیابازی کردووە یا هەستمان بە دیندارێتیەکەی کردووە؟ ئایا ئەم پیاوە قدرەتی بەسەر نەفسی خۆیان شکاوە کۆنتڕۆڵی کردبێ؟ شەو نوێژی تاعەت و عیبادەتی، نوێژی جمعە و جەماعەتی، ئیلتیزامی، حەڵاڵ و حەرامی، تا چەند ئەمە پابند بووە پێ؟ ئەمە مەبەستمان لەوەیە ئەم پەروەردەکاریەش ضروریە، چونکە ئەشێتە لەوەیەک زۆر زیرەکە و دەرسەکانی هەموو خوێندە و لەبلەبانە و ئیمتیحانی تێدا و دەرچوو. بەڵام ئایا
لە مەجای پەروەردەکاریەتەوە ئەمە بە چی ئەکرێ بە سۆراغی ڕۆژانەی ئەو برابە ڕێزە هەروەها هەڵسەنگاندنی مانگانەی چکەوەی کە بەرپرسی پەروەردەکاریە ئەوە ئەخوازێک کە متابعەی بکاتەوە نەک مراقبەی متابعەیەکە بزانێت چەند دیندارێتەکەی تیا زەرع بۆتەوە ئەمە خاڵی دووهەمە مەیدانی دووهەمە کەوا بوو لە زانستیەکەیە 15 کتێبەکە بێ بخوێنی لە ماوەی ئەم ساڵ و 2 ساڵە 3 ساڵە بە چەندەی بڕی هیچ مشکلە نییە لەسەر زەمن هەر بیزڵت ئەوە بێنەرە پێش چاوی خۆت تۆ کەی ئەبی بە مەلای 12 عیلم کەی مستەحەقی ئەوەی ئێمە ئەم شەهادەیەت بدەینێ ئەم شەهادەی ئێمە هەروە بە ئاسانکاری نایکەین چونکە ئێمە حیزب دروست ناکەین عەدەدمان زۆر بێ و بچینە ئینتیخابات و بڵێن کوڕینە یا ئەڵڵە فەرموویەکی دەکەس کەسب بکەن دەکەسەکە بڵێ قەیچەکە وەکو منهەجیەک گرتووەڵێ مسلمانیش نەبێ قبوڵمانە ئێمە لای ئێمە شتیا جێی نابێتەوە لە 100 ئەبێ ئوسوڵی بی ئەم دینەوە وەرگری وەکو قورئان و حەدیث فێری کردوین ئەم دینەوە تێبگەی کە وەکو ئەو قورئانە پەیامی خوایە بۆمان هاتۆتە خوارەوە پێشیەوە پابەندین ورەمان بەرزەتیایە ململانێ فیکرەکەمان تێ ئەگەین هەست بە خێتابی سیاسی خۆمانەکەین لە خەڵکی کەمتر نین کۆمەڵکارانە هەرەوەزی مرکزی ئیشی خۆمانەکەین لەبەرەوە وامەزانە هەروە ئاسان بتوانی ئەم هەنگاوانە ببڕی چست و چالاکیت هەیە بەڵێ تۆ ئیعلامێکی سەرکەوتووی ئیداریەکی سەرکەوتووی پارەبەخشێکی زۆری ئینسانێکی مؤدەب و مسلمانی صاحب تەقوا و دینداری یەکی کە حافظ قورئانە هەموو ئەمانە ئیمتیازاتی چاکن بەڵام ئەمەی کە چۆتە قاڵبەکانمانەوە ئەبێ ئەم قاڵبانە ببڕێ ئەم پلانە بە پشتیوانی خوای گەورە یەک یەک ببڕێ کەوا بوو مەیدانی یەکەم زانستەکەیە مەیدانی دووهەم پەروەردەکاریە مەیدانی سێهەم گیانی هەرەوەزی خۆتە